ئەم نوێژی عەسرە طبعا شەوەکەی گەنجێکاو بۆ ماڵمانوتی مامۆسا عایلەیەک زۆر پێویستیان بە تۆیە. یەکێک لە ئەندامی ئەو ماڵە خەوی بە تۆوە بینیوە، بەس ئەو ماڵە یعنی گوزەرانیان زۆر زۆر خراپە، ئەیانەوێ بتبینن. وتم ئێستا میوانێکی زۆرم هەیە، مقدر نەبێ بەیانی دوای نوێژی عەسر لە حوجرەکەی خۆم لە مزگەوت چاوەڕێیانەکەم بابێ. عادەتەن نوێژم تەواو کرد، ئەو گەنجە هاتووتی مامۆسا ئەو ماڵە هاتوونە چاوەڕێی تۆکەن، چوون بۆ ژوورەکەم دانیشتم. قەسەمەن بیللا لە ئێوارەوە ئەم برایەتان خۆشی لە دڵیان نییە، قەسەمەن بیللا. باشە کاتمەوە بۆ ماڵی شەوم گێڕایەوە ئەوانیشم بێتاقەت کرد. وەڵڵاهی گەنجێک سوبحان الله، گەنجێک تەمەنی 20 ساڵ نییە، باشە لە قاچ و دەستکەوتووە ماسولکەکانی پوکاوەتەوە بە باوش هێناویانە، تەنانەت ناتوانێت خواردن لە قورگیشەوە بخوا لە دەمەوە، سۆندەیان بردەوە بۆ لوتی، باشە لە لوتەوە خواردن و ئاوێ دەنێ. باش ئەمە ئەو دایاننا پارچە گۆشتێ بوو، قسەش ناتوانێ بکات. باوکی کوڕە هاتە ژوورەوە بە دارشاق، باوکی گەنج هەمووی یعنی 50 ساڵە بوو، تەمەنی نابوو، دوو کەس چوونەتە بنباڵێەوە بە دارشەق، ئەویش هاتووە لە پەنایە کەوتووە. ئافرەتەکە ئافرەتێکیان لەگەڵا بوو، یعنی دیار بوو ژیان زۆر ئەم ئافرەتەی کوتی بوو، زۆر بێتاقەتی کردبوو. وتی مامۆسا کوڕێکی شم لە ماڵەوەیە هەتا ئیسا 10 عەمەلیاتم بۆ کردووە. قەسەمەن بیللا لەوەتی ئەو عایلەیەم بینیوە هەتا ئیستا ئەوە مدەی تقریبەن 10 سەعاتە ئەم عەبدی خوایە خۆشی لە دڵیانە بوو. باشە برایانە هاتوونە بۆ لای من، عەبدێکی زەعیفی وەکو من مامۆسا گیان خەوێکمان بە تۆوە بینیوە، خەوەکەیان بۆ گێڕاومەتەوە، کۆمەڵی قسەم بۆیان کردووە، دڵیانم داوەتەوە، پێیانم وتووە لە ئێوە خراپتر هەیە، لە ئێوە نەخۆشتر بووە. باشە ینی بابە خەڵک ئاگای لە خەڵک نییە، ئاگای لە ئێمە نییە،